پێکردنی بدایەتم لە ساڵی 1995 بوو دەستم بەکاری خەیاتی کرد وەکو بخۆ دەزانی کە لە وڵاتیمە پەیمانگایەک نییە من وەکو شاگرد دەستم پێکرد بەس لەبەرەوەی ینی بەهرەم تێدا هەبوو توانین لە خلال 4 مانگ بچمە سەمەچینە پاشەوەی بە خلالی ساڵێک ببیرم ینی ئەو فترێکە لە ئامادەی بوو پەیمانگەم تەواو کرد حتا پەیمانگە پاشەوەی مباشر کە تەخەڕوجم کرد دەرچوم لە پەیمانگە یەکسەر دوکانی خۆم دانا یعنی زۆر کەس کە پیان سیر بوو توانیم یەکسەر لە 98 دوکانی خۆم هەبووە هەتا ئەو کاتێک کە ئێستا کە تێدا سلام ورحمة الله بخير بي سر هردو سلام سارة خان جلێکی کوردی مارباش دەخەجن بەزەمە ستایلێکی جیاواز بێت جیاوازانە خۆشەوەندانێ بەچاوان سەر هەردوو چاوم ستایلمان زۆرە بەڕاستی ئێستا شتێک هەیە بەڕاستی هەمووی حاشەیە قماشی هیندیە و بەخۆشم ینی حتا تەڵەبم کردی ینی ئەو بەزازە گوتم دیزاینەکەم هەیە لەسەر ئەو شێوەیە وا دەکەین حتا قماشەکانشی ینی خۆی خۆم دوێ خۆی قماشەکە مەوجودە بەڵام قالبەکە و نەقشەکە خۆم حەزم کردیە بەڕاستی طلبمان کردی هاتیە کاتی کە دیزاینەکە حەزم لێ بکەم کەوایە قماشەکە کراس و کەواکە وەکو یەکە یعنی نفسی قماشە خۆی عادەتەن دەبی کەوا و کراس جودابی بەڵام ئەوە نە چکە حەزم لێ بوو شتێک هەموو وەکو یەکبی بەڕاستی شێوازە چی مەلێکی شاژنانە بدە ئەو نەقشە هەمووی ئەلێرە دەبی ئەوها دێتەوێرە خۆی قماشەکەش متەڕەزە هەمووی پاش متەڕەزیش وەکو قاش وەکو بەرد لوئی تێدا هەیە ئەوها ئەو لایش عینە بەرامبەریشی ئەوە هەمووی دەبتە حاشیە سەرڕای وەش کراسەکە عینەن ئەلێرە نەقشەکانی ئەوها دەکەوتە دامەنی لای خوارەوەی ئەوەش فەقیانەکەیتی هەنگوچکەکەی دەکا ئەوە دیزاینەکەی ئەوە کە بەڕاستی شتێکی زۆر جوانە و ئیشاڵە دڵیشت دەیگیری و شتێکی جوان دەردەچیت ئێستا قماشەکە مەوجودە دەچین لای کوتاڵ فرۆشەکە قماش فرۆشەکە لێوەندەش پێت دەڵێم ئیشاڵەکە دەچین لێوێندەر قماشەکە پێ پیشاندەم و لێوێ ئیشاڵە دەهێنین و دەست بە ئیشەکەی دەکەن و شتێکەکە ئیشاڵە ڕاد لێ دەبی سەر مزەفەر مشتێرەی ئازیزی خۆمە حەزی لێ لە دیزاینێکی نوێ لێ بەڕاستی حەزم کرد قماشەکەم بدەیە کە بتوان دیزاینێکی بکەم کە ئەوەی ئەمن دەمەوێت دیزاینەکە ئێستا کە قماش دەبینم بەڕاستی هەموو حاشەیە و مۆدیلیشە بەڕاستی قماشی هیندی ئەگەر هەیە پێم پیشاندەی مەمنونە دەبمەوە هەر چنەوەکت هەیە هەتا بزانم چی لێ اختیار دەکەم ئەوە شتێکی زۆر جوانە تازاتێت تەوان دیزاینەکە هەمووی تایبەتە خۆش شش ڕەنجی هەیە شتی زۆر جوانمانەیە لەوەی مەسەلەن ئەومانەیە 6 مەترە گاس و کەواکەی یەک وەکو یەک دەبێت ئەو حاشەی کەواکەیە ئەوم هەیە دیزاینە شتکەیە هەینە سەرێ سادەیە تەماشایکە ئەوە حاشایە کراسی بە لاستیخی لێ چادەبی مۆدیلی فیستانی لێ دروست دەبێت شتێکی زۆر مۆدیلە ئەوە دایم حاشاکەی دەکەوتە خوارێ ئەو دیزاینێکە خۆم حەزم کرد لەسەر ئەو قماشە دروستی بکەم ئەو حاشیانە دەکەوتە سەر پێشەوەی کەواکەی و کراسەکەش عینەن دەبی ئەو گوڵانە هەموو لە دامەنی بی و سەرڕای ئەوەش دەبی سەردەستەکەش عینەن نەفسی شتبی و محاولە دەکەین تەماشای قماش و دیزاینی گوڵەکان دەکەم لەوانەیە لەسەر فەقیانەکەی کە بە هەولێری خۆمەدەنی ئەنگوچک ئەوە تێیدا گوڵەکە دەربچیتر کاتی کە دەستمان بە درمان کرد هەموو شتێک مۆدیل بوو ینی بەڕاستی ئەو کاتیش کوردی جلی کوردی هەر ئافرەت دەیدووری لە ئەو کاتێک کام هاتی ناو ئەنی بەس ئافرەت بەبیرم دێ یعنی زۆربەی خەیاتەکان لەسەر لە بیریانە ئێستا هەیە ناوبانجی هەموو لەگەرەمە ئەو بوون
ئێمە عائلی بوون حتا ینی خوشکم لەگەڵماندا بوو جلی کوردی دووری ئەو کە جلی کوردی دووری یانی شتێکی سیر بوو ینی کودێ بجلی کوردی بدوورێ لە بازار. عادەتەن کەوای خۆمان کوردەواری دەبی دایم 2-5 درێژتر بی زۆر لە دەستورەکانیت کە ئێستا لای بادینی لای بارزانی بەڕاستی بستەک درێژی دەکەن ستایلی خۆیان وایە وا حەز دەکەن لای سەرەوە بەڵام لای خۆمان زیاتر 2-5 زیاتر درێژینە خۆی ئیمە دەبی ژێرەوەکەی 2 پارچەبی حەز دەکەین 1 پارچەبی دیزاینەکەی وەکو ڕێی خۆم جوانتر دەردەچیت. جار یەکەم هەڵدەستین بە بڕینی ژێرەوەکەی بەڕاستی ینی خۆم وا حەز دەکەم شتە سەهلەکان ببڕین هەم لە بۆ کەسانێکە دەدورن شتە سەهلەکان بڕوە ئەوەکەیت کەەوەی بە ئیسراحەتی خۆم بتوانم لەو دیزاینێکی ئیشی لێ دەکەم و دیزاینش بەڕاستی شتێکی زۆر خۆشە ینی وەکو بێ شتێکی هونەریە ینی کۆت و لەو حەق دروست بکەیت دایدەنیشە گەر مانگێک پێوەی بیت لێ بێزار نابی و جلی کوردیش بەڕاستی ئەو خۆشەی تێدا هەیە ئەو خۆشیە کە بەڕاستی بێزاربوونی نییە ئەتو کە دروستی دەکەی هەر جارێ و لە دەتوانین تەتەوڕش بکەیت لە دیزایانی کوردی عالەمە کە دەتوانانی ئیشی تێدا بکەیت بەس دووبارەیانی دووبارەی دەکەمەوە لە ستایلی کوردی دەرنەچی بەڕاستی زۆربەی بەرگ دوورەکانمان هەیە هەر دەستی مشتێک تەڵەب دەکەن یەک داواکە دەکا کوردیەکە نازانین نە جلچی حەفلەیە نە جلچی کوردیە ئەمە حەزمان لێیە بەرەو پێش بچین بەڵام بەرەو پێشەکە ستایلی کوردەواری تێک نەدا. ئێستا خۆشحاڵین بۆ کەسانێک کە ئێستا کە جلی کوردی لەبەر دەکات دێتە لام دەڵێ حەزم لێیە ئەو جلە لە ستایلی کوردی قەدیم بیانی. بەژنی جلەکە ئێستا دیاری دەکەی ئەوانەی ژێرەوە دەبی کورتتر بی بەڕاستی قماشیش ئەدوو کە دێتن هەر یەکە و قالبەکە هەر یەکە و شێوازەکە بڕایە ئێستا ئەوە دەتوانین لۆ جلچی مەغریبی بەکاربێ دەتوانین لۆ زۆربەی جلەکان یعنی گوتنی هەموو دەتوانین لۆ جلچی هەموو میلەتێک دەتوانی کار لەسەر قماشەی بکە کە بۆ خۆی بەکاری بینی ینی ئیسفادەی لێ بکە دەین تەمەشای نەخشەکان دەکەین زۆر گرینگە یعنی ئەتو کە دیزاین یان بەرگ درو کە دێتن تەمەشا دەکات دەبی ئەو قماشەی بخینتەوە جاریەکە بچی لێ دەکا زۆر جا دەبینی دەتوانین لەو قماشە بیزنەوە ئیشی تێدا بکەیت بەڕاستی دەبی دانیشی تەمەشای قماشەکە بکەیت ئەوە قماشەکە ئەو هات تەمەشای دەکەی بزانی گوڵەکانی کووە زۆر گرینگە کە تو ئەو گوڵانە بەرامبەریەک بینی زۆر جارەیە قماشەکە بەڕاستی ئەزیەتی زۆرە بەڵام ئیشی ئەو کەسێک کە دەیکا دەبی بزانی ئەو قماشە کوی معالەزە دەکرێت زۆر جارەیە دەبینێتەوە بایەوەندی قماش ئەوەی تێدا هەیە تەتریزە قماشەکەی ڕاشەیە قماشەکە خەفیفە قماشەکە ئەستورە ئەوانە هەمووی عیلاجی لێ دەکەی بە خۆت بە تەرکیزی خۆت کە بتوانی ئەو دیزاینێک کە دەتەوێت دەری بینی و بە خۆت پێ مرتاحبی زۆر میهمە توجاریوە دەبینی ئەو کەسێک کردێت تەلات خۆت شارەزایی لێنی و نازانی بەڵام شتێکی جوانی دەوێت هاتوو دەبی شتێک کە بیکەی بە خۆت قەنەعەت پێ نەک دانیشی بەس دڵی بەرامبەر ڕازیکەی نەخێر من جارێکم دڵی خۆم ڕازی دەکەم ئەوجا دڵی ئەوی بەرامبەرم ڕازی دەکەم شتێشکە زۆر گرینگە یانی دەبێت و توولەکەی تەواو دیاری بکەی ئەگەر نا دوایە بەڕاستی مەشاکل و دروست دەکەسکە ئێرەی نەقشی هەیە ئەو نەقشەی بنەوە ئێستا قماشکە دەتوانی حرەکەی لێ بکەی بەڵام ئەوە دەبی زۆر دقیق بی لە ئەندازەی درێژەکەی چکە ئەوە ئەگە درێژ بی دوای دەبی لێکەوە یان تێکی بدەیت بەڕاستی دیزاینەکە هەموو تێک دەچی و بەڕاستی سفادەی لێ ناکەی
ئەوە دێن تۆڵەکەی بە مەزبوطی دەیگرین بێەوەی کەم و زیادوی خۆم وەکو دیزاینەر لە جلی کوردی زۆر جار ینی زۆربەی کات ینی بیر دەکەمەوە خۆم هەڵقوڵای ئەو ئیشەم ینی دایم بیرم لەسەر قوماشە لەسەر ڕەنگە لەسەرەوەی زۆربەی کات ینی تەنها دادەنیشم یانی لە جاتی ئیش بە فەیسبوک بکەمەوە تەرکیزم هەیە ئیش دەکەم فکر دەکەمەوە ئەو دیزاینە چ بکەم چ نەکەم یان چ لەونەک لەگەلێک تێکەڵ بکەم خۆم کە حەزم لێ دیزاین کوردی شتی نوێ دابهێنم بەڵام زۆر متابعی ینی لەو فەرەزنا جلچی ئاشووری جلچی ئێزیدیەکانەوە برا کوردەکانی خۆمانەیدی یعنی هەمووی متابعە دەکەم حتای پارچەکانی کوردستان باکوور باشوور ڕۆ هەموو متابعە دەکەم حتا ئی ئەوروپی جاریوە دەبین تەماشا دەکەم جلێکی فۆکلۆری لە ئینتەرنێت لە خخوای بەز ئێستا شتەکە ئاسانکاری تێدا هەیە تەماشا دەکەم شتێکی لەوێ لە فۆکلۆری ببینم ینی تێکەڵی ناو دیزاینی خۆماکم لەو دەوڵەمەند کردی دیزاینی کوردی چکە دیزاینی کوردی یعنی ئێستا زۆر کەس دێدە لامان درێنا وشتی بە شێوازی خۆی جوانە بالفعل دەبی ئەمە تابعە قەدیمەکە لەبیر نەکەین چکە یعنی دوو کە تەماشا دەکەستە جلی کوردی ئەگەر لەوەندی پێوە نەبی یان فەقیانە ئەنگوچی نەبی هێکاوە جلی کوردیە ڕاستە ئاهیتمان جلی ئێرانی بەڵام شاڵی لەگەرە دەبێت توانە جدا بکەوە ینی ئەوە هەڵقوڵاوی ومەیە بەڵام ئەمە ئەگەر جلکی کوردی بینم کەواکە حەف پارچەیە دوو پارچە دوو شێواز دوو پێشی بگۆڕم بەڵام کە ببینرە جلکی کوردیە خۆم وا تەعامل دەکەم لەگەڵ جلکی کوردی و حەزیش ناکەم یەک جلکی کوردی تەماشا بکە نەزانینە ئەزیە نایان جلێکی بە جلێککە بچی جلکی کوردی دیزاین دەکەم بەڵام شە شێوازێکی کوردی کە پێیدا دیاری کوردی ئێستا هاتیینە سەکراسەکە ژێرەوەی کەواکە ئەوەی کە دەمانەوە زۆر گرینگە ئەو گوڵەیە گوڵەکان ئێستا دەی بکەوتە ناوەندی پشتی و جۆتیشبی لەسەر یەک هەردووکە بەرامبەر یەک بین جوانی ئەوانە ئەگەر یەک گوڵ ینی شوێنی خۆی نەبی جوانی ئەو دیزاینە جوانی ئەو ئەجلە هیچ ئیسفادەی نامینە و ناشرین دەبی لێرە قوماشە ئەمە لەبەرەوەی هیندیا دەبین بینین ئێستاکەەوە لێر تێمان کردەوە حتا ینی شتی وردەکاری هەیە نهێنی لە ئیش یعنی ئەوە لەسەر دیزاینەر یان لەسەر ئەو کەسێک کە ئیش لەسەر دەکا یعنی لەو فەرەز ناو گوڵە گچکە خۆ هیچ ئەگەر لێرەبی لەوانی هەستی پێ ناکەی بەڵام وەکو ینی وردکاری لەو ئیشە نهێنی ئەو ئیشە ئەمن ئەو گوڵاگەر لێرەش نەبی زۆر احتیادی بەڵام ئەمن دای دەنێمە ئێرە وەبی جوانیەک بداتن سکە خۆی ئێرە پارچەیە لە کراسی کوردی ئللا دوونەوە هەیە ینی شێوازەچکەیە کراس سادە یان کراسی شکاچی پێ دەڵێن یان لە ناوقەت لێرە پارچە دەکرێت ئێستا ئەوە پارچە دەکرێت بەڵام ئەمە حەزمان نەکرد بکەینە پارچە و فراوانی بکەین حەزمان کرد هەر پارچە بی بەڵام گوڵەکەی دادێنێ ئێرە لەوەی شێوازەکە و ناشرینی تێدانێت وە خەتی ئێرە دەبی خەتەکە ئەندازەی خۆی لە ناوقەتی بی ئەگەنا زۆر ناشرین دەبی نابی زیاتربی نابی کەمتربی بێتە خوارێ خەتەکە کە خۆی خەتی نییە بەڵام قماشەکە حکم لەسەر ئەمە دەکات لەبەرەوەی بەری ئەو قماشەی ١40 یان ئەو توڵەی نییە ئەمە لێرە 160 مان دەوێت ئەو 20 سانتیمە لە چێ بین خۆیگەمە بینی ئێرە 20 سانتیم یانەگەمە دەتاین لێرە پارچە بکەین بەڵام ئەو پارچەیە دەکەوتە سەر قیاسی سینجی ئەو جوانیی نادا ئەمە دەهین پارچەکەی حیسابات تۆ دەکەین لەو لا دەی بڕین دەهینە ناوەندێ ئەوە تابێ نهێنی ئەو قماشە دەبی ئەو های لێ بکرێت جوانیەکەش ئەلێرەدا بە دەردەکەوی کە نەشازی تێدا ناکەوی خەتەکەی نابینە سەرێ هینایت مەخواری لۆ جوانی ئەو کراسەکە و تێکی نەداتن لە دیزاینی کورد.
ئێستا دێن ینی شارەزاییمە لەو ئیشە لێرە بە دەردەکەوی ئێستا ئەوە گوڵک دوو گوڵ سێ گوڵ چار گوڵ ئەبن لە بیدایەتی تەمەشای قماشەکەم کرد تەمەشام کرد دەبی بزانی ئەتو ئەو قماشانە چیهان پارچە چیهان لە پارچی چیهان لەوی دەردەین ئێستا هاتینە سەر قۆڵەکان ئەوە قۆڵی کەوایەکەیە قۆڵی ئەوە کەش لەوێ دەردێتن فەقیانەکە دەکا ئەنگوچک فەقیانەکە ئەوە لێ گوڵەکان عینەن لایەک دەبتە گوڵ لایەک دەبتە سادە ئەویش قماشەکە حکم دەکا بەڵام دەبێت هەم بەرامبەریەکەی دێنە سەر کەوایەکە ئێستا گەرەمەنەوە هادای بنێم ئەوە گوڵەکە دەکەوتە بەر دوورمان نابی هەر دەستین دێهینە ئێرە ئەوە ناوەندی گوڵەکە قۆڵەکە ئەلێرە دەیبڕین دەبی حسابی وەش بکەین گوڵەچکەوە لێرەیە ئەو گوڵەش تەمەشا دەکەین ئێستاکە عینەن دەتوانین دەریبین لێرە قالبی گوڵەکەی قۆڵەکەی دەردەینین کە قالبەکەمان دەرینالەوەی دەکەینە قالب لەسەر گوڵەش دادەین فیت لەسەر یەک بێکەم و زیاد بەڕاستی ئێستا فەرمو شتە چکەش کە زۆر گرینگە ئەمە لێرە گوڵەکە خۆی درێژترە لێرە ئەمە سەن گوڵەکەمان بڕێ بەس کومان بڕە لەسەر تۆپی نەقشی گوڵەکە لە عینەن کات حسابچکە دەکەین بەڕاستی شخصەکە حەزی کرد قۆڵی کوردبی بەڵام من پێم گوتم نابی قۆڵی کوردبی لەگە قۆڵی کوردبی نەقشەکە تێک دەچی زانە یعنی لێرە دەبی بهینمە بەرامبەریەک جوانی من زیرەکی من و ئیشی من و دقیقی ئەو ئیشە ئەگەر حەزمان لێبی ئێستاکەەوە هەموو گوڵەکان بەرامبەریەکە ئەوە توولەکەی خۆی ستا و حەزی ئارەزووی خۆی دەچلی بوو بەڵام ئەمە گوتمان با درێژتی بکەین درێژتنمان کرد و شتەکە جوانتر دەردەچی ناشرینتر دەرناچی ئێستا گەیشتە مەرحەلەی ئاخیری کە ئەویش ئەنگوچیتی ئەنگوچی کراسەکە کە پێشی دەڵێن فەقیانە دێن عینەن مەرحەلەی ئاخیری ینی دوا کۆتایی بڕینی قماشەکەیە ئەو تا عینەن قماشەکە پاسەج کەشمان لەو لای مابوو ئەوە پارچەکەی تکەیە کە بە خۆم حسابم لۆ کرد بوو بەڕاستی نارێم زیرەکی و وتکاری ئەو ئیشە ئەلێرەدایە کە ئەوانە ئێستا بزانە ئەو پارچانە مایە و پارچانە لە بنی کەواکە و پێشی کەواکە دەدرێ بەڵام ئەوە مەرحەلەی ئاخیری کەواکەیە کە ئەوانە دەبی لێ بدرێتەوە بەڵام کەواکەکە قۆڵی لێدرا ئەو جەوە دێنە سەسا مەرحەلەی کۆتاییە بەڕاستی ئەو دوورمانە بەڵام لە بڕین مەرحەلەی کۆتایی بڕینەکە عینەن دێ گوڵەکان جۆت دەکەی بەڵام لەبەرەوەی گوڵمان نەمایە ئەمە ئێستا ئەو گوڵە خۆی دەبی ئەوە فەقیانەکە ئەلێرەیە کە دای دێنەی ئەو گوڵانە کەسە دەیبینی ئەو گوڵانە دەبی بکەوی ئەوها ڕێککەوی بەڵام لەبەرەوەی نیتمان ئەمە هەردەستین پارچەی پشتەوە لە سادەکەی دەریدێنین پارچەکەی پێشەوە لە گوڵەکەی دەریدێنیت کە هەمووی دەکەوتە نوچی ئەنگوچکەکە کە بەڕاستی جوانێکی دەدا لێرەدا وتکاری ئیشەکە و جوانی ئیشەکەدا لێرەدا بەدەردەکەوی. جلی کوردی خۆی ینی قماش دەزانی بەڕاستی خاستان ئەو قماشانە ئێستاکە زۆربەی قماشەیە بەڕاستی دەبی ئیشی لەگەڵ بکەی دروستی بکەی ستا قماشە لامان دێتە لامان دروستی دەکەن خۆمان دیزاینەکە گوڵەکە دێنین ئەوی دادێنەوەی دروست دەکەین ئەوە کاتی دەیلوانەیە جاری وا هەیە یعنی 6 ساعت 7 ساعت جاری وا هەیە ینی 10 ساعت بە جلێکی کوردی وە دەبم کە مع العلم ینی زۆری دەوێت دڵچی ئەوانەی کە نۆرمالیشە بەڕاستی ئەوانەی کە وەکو سادە ئەوانەی کە خۆمانەی تەقلیدیە هەمووی بەبڕین و درمان یعنی لەوانەیە 2 ساعت آخر حدی 3 ساعت ببات و وەکو سعریش یعنی عادەتەن ئەسعارمان ئێستا کە بەڕاست لەگەر ئەو قەیرانەیە کە تێداینە ئەسعار دەبی بێتە خوارێ بەدەستە منێ سعر عادەتەن تقریبا تاخم 500,000 وەردەگرین 6 وەردەگرین تاخمێ هەر زەحمەتە هەشتا مع العلم لە کاتێکە بۆ 150,000 ما وەردەگرت بەڵام ئێستاکە بەڕاستی هەموماندا بەزانجە لەوەی لەگەر قەیرانەکە مەش خۆمان بگونجێن و یارمەتی مشتێکەکانیشمان بدەین.
ئێستا لە کۆتایی بڕین و دیزاینکردنی قماشەکە ئێستا هاتیینە سەر کاتی دوورمانکردنە دوورمانکردنەکەش بەڕاستی ئەویش شارەزایی خۆی دەوێت بەڵام شارەزایی لە بڕینەکەدا هەیە زیاتر نەوەک لە دوورمانەکە چکە دوورمانەکە بەڕاستی هەموو کەسێک بڕک بابلێنیش بکە دەتوانین دوورمان بکە بەڵام بڕینەکە هەموو کەسێک ناکرێت ئەگەر پرۆفشنال نەبی و ئیشەکە زۆر زۆرتی هەڵقڵاوی ئیشەکە نەبی و تێیدا شارەزایەکی زۆری نەبی ئەو ئێستا دێ دەست پێ دەکەێت یەکەم جار ئەویش لە دوورمان هەر کەس حەزی خۆیتی کە دەست بە دوورمان دەکەین ئەمە حەزی خۆیتی ئێسام یەکەم جار دەست بە یاخەکەی دەکەم یاخەکەی دەدورم و زۆر جارژەم بەڕاستی لە بۆ ینی تێکنەدانی حەزی ئەو شخصە کە دێتە لام پێ دەڵێم یاخەکە دانانشتێن و هەتا دێی لەبەر دەکا حەزی کرد یاخە گەورەتر دەکەین حەزی لێوی گچکات یانی لەسەر گچکەی خۆی دێرینەوە ئەو قیاسەکە خۆی دەوێت چکە قماش هەیە بەڕاستی دادەبەزی ئەو زەنجانەوانی زۆر پێوەیە دادەبەزی یاخەش لەگەر گەورە دەکا لێ ئەمن بەڕاستی لاوانی شەکە تێدا زەحمەتی دەچێشم بەڵام قەیت ناکە بەس میمێ ئەوی بەرامبرم ئەو نەتیجەیە کە خۆم دەمەوێت تێدا دڵم پێ مرتاح بی و لێ ڕازی بوو و ئەوی بەرامبەریشم لێ ڕازی ئێستاکە دەست یەکەم جارە من یاخەکە دەدورم زۆر احتیاجە دوای دەست بە ئیشەکانی کە دەکەین دوورمانیشەکە بتەوێت ینی ئەویش شارەزایی توی تێدا هەبی بەڕاستی ئەساسی ئەوەیە دوورمان خوار نەبی تەرکیزەکی زۆر چونکە دوورمان خاستەن یاخەی تەرکیزەکی زۆری دەوێت لەوەی نابی خواربی چکەکە خواربی بەڕاستی جوانەکەی لە دەست دەدا ئێستا ئەوەی کە باسمان کرد گوتمان گوڵەکان ئەو حاشەیە کە باسمان کرد حاشەکە زانە ئەوەی کە تەکمیلەی ئەوەی دەکەین کە بەخۆی قماشەکە نیتی چکەوە دیزاینی قماشی دیزاینێکی هیندیە لەو فڕست ینی بدەین وتکاری ئەو ئیشە ئێستا قماشە ئەو تەنیشتەی خوارە ئەمە ئێستا ئێمە عینە زاویە دێنینەوە چکە نابی دیاربی ئەو قماشە ئەگەر نەفسی زاویە نەفسی شت نەبی یعنی جوانی ئەو جلکە ئەو جلە کوردیە هەمووی دەڕوا هیچ جوانێکی نابی لەوانی ئەندشتی هەست پێ نەکرێت بەزەمە بنوانێت کارێکی پرۆفشنال بکەین کارێکی جوان بکەین کە خۆمان لێ ڕازی بین لە جلەکە ڕازی بین دەبی ئەوانە ئەوها وەک یەک جاران بیهینینەوە ئەوها لێرەدا گەیشتینە قۆناغی کۆتایی جلەکە ئەو دیزاینێک کە حەزمان کرد گوتمان باسمان کرد بەڕاستی بە شێوەیەکی گشتی گوتمان دەبی ئەوە لە پێشەوە بی گوڵەکان لە خوار هەتا خوارەوە دامەنەکەش عینە نەفسی ئەو ئەم پێ دەڵێن حاشیە ئەو حاشەیە ئەو لێوارانە دایر مەداری دەبی هەمووی ئەو گوڵەبی پاشان کە گوتمان دەبی ئەو گوڵەی ناوەندی ئەو گوڵە گەورە ئەوەی کە لێرە هەیە ئێستاکە ئەوە دەبی لە ناوەندی بێ عینەن و سەر قۆڵەکانیشی کە باسمان کرد لەسەر قۆڵەکان لێرە ئەوە دەبی عینەن لەسەرەوەی بی زیرەکی ئەو کارێکە کردمانیان ئەوەی کە تایبەتمەندی ئەو کارێک کردمان ئەو گوڵانەیە کە باسمان کرد دەمووی دەبی لە جێ و شوێنی خۆی بی و هەمووی بەرامبەر یەکوی بێ کەم و زیاد و ئێستاژەوە ئیشاڵە بەدلی بینەران دەبی کە ئاخر کۆتایی جلەکەمانە و ئیشاءڵڵا جێی ڕەزامەندی ئێوە دەبێت.